ئەمڕۆ مەسرور بارزانی ڕاوێژکاری ئەنجومەنی یاسایی هەرێمی کوردستان لە میانی پێشوازیکردنی لا جۆزێف بینینگتۆن جێگیری یاریدەری وەزیری دەرەوەی ئەمریکا و بەرپرسی مەلەفی عێراق و شاندی یاوەری ڕایگەیاند لە ئۆپەراسیۆنی ڕزگارکردنی موسڵدا هێزەکانی پێشمەرگەی کوردستان زۆربەی ئەو ئامانجانەی جێبەجێ کردووە کە لە چوارچێوەی ڕێکەوتنیدا لەگەڵ حکوومەتی عێراقی فیدراڵ دیاری کردبوو. دێجڤینێکیدا داوین پێشدەچوونێن سەربازی ناو ئۆپەراسیۆنیان ڕزگارکردنا مووسڵێژێ دەستێ تەرویستیان داعشرا و پێشدەچوونێن سیاسی لە دەڤەرێ بگشتی گفتوگۆکردن و باڵکشاندن سەر کارتێکردن و ئەنجامێن هەماهنگگە نێڤەرە هێزن پێشمەرگێن کوردستان و لەشکری عێراقی و بەردەوامی پێشدەچوونان. گرێدەی پێشڤەچوونێن پێشمەرگیان و ئارمانجێن کو لە هەفهاتن لەسەر وانە هاتیەکردن مەسرور بارزانی ڕەگەهاند divê operasyonê hêzên pêşmergên Kurdistanê piraniya armancên xwe bicihanên ku di çarçova li hefatnê de tevî hikûmeta Iraqê federal hatibû destnîşan kirin. Her di civîna nêvbera şêwirdarê civata asayişa Herêma Kurdistanê û cêgirê herîkarê wezîrê dervê Amerîkayê de tekez kirin ku nava tu grûpekê çekdar ji derveya saziyên fermiyên Iraqê beşdarî operasyona rizgarkirina Mosulê di qonaxên bên derken.